چین بۆ خاڵی دووە تێگەیشتن. ئازیزان چی بکەین بۆی تێبگەین؟ چەند ڕێگایەک هەیە. یەکێک لە ڕێگاکان ئەوەیە کە من ڕستەیەکم پێوتی پێت بڵێم بزڵبت یعنی چی. ئەمە یەکێکە لە ڕێگا خێراکان. وە ڕێگایەکی تر کە زۆر کاریگەرە بەڵام لە سەرەتاوە کاتکوژە، ئەویش ئەوەیە تۆ هەوڵ بی هەر چۆنێکت کردووە لە ناو نمونە ئینگلیزیەکە بزانی یعنی چی. واتە من بێم چی بکەم کۆمەڵێ ڕستە بەم بە تۆ هەمووی یەک گوشەی تیابێت. تۆ بە بیرکردنەوە لە موشانە عەقڵت بۆ بچێ بڵێ ئەمە یعنی ئەوە. ئەم ڕێگایە زۆر مهمە و دوجار تۆ هەر بە گوێگرتن و بە خوێندنەوە ئەبێ بەم طریقەیە تۆ زمان فێر ببی. ئێستا بەڕێزان من چەندین کەسم ناسیوە کە عەرەبیان زانیوە و لە ژیانیانە لە کەسیان نەپرسیوم کەلیمە یعنی چی. من خۆم تا ئەو ڕۆژەی کە لە مناڵیمەوە دەستم کردو بە خوێندنی فارسی و خوێندنەوە بە فارسی و ئەوانە تەماشای تەلەڤیزیۆن بە فارسی قاموسم نەبووە تا ئەو ڕۆژەی چوم ئیشکی تەرجومەم کردووە کە ڕۆشتم کتێب تەرجومە بکەم چون قاموسێکی فارسیم کڕیوتم با بەعزێ وشە بزانم کوردیەکەی بێ بەچی. واتە ئەو هەموو وشە ئەو هەزاران و سەدان وشەی کە فێر بووم یەک نەفەر نەیوتووە ئەمە یعنی ئەوە. ئەی چۆن تۆ لە دەقێکە تۆ لە کۆنتێکستێکە ئیتر ئایا مەسەلەن کەسێکە قسەکە نووسینێکە تۆ ئەوەندە ئەبینی عەقڵت بۆیە چێ. بۆ نمونە من ئەگەر بۆشاییەک بە تۆ بڵێم تۆ لە وشەکانی تر تێبگەی ئەم بۆشایە خۆ دەزانی پڕێکیتەوە. بۆ نمونە من بڵێم بە ڕێگایەکە ڕۆشتم بەو دەشتا بینیم سووری ئەکردەوە زۆر جوان بوو ڕۆشتم بۆی بۆنێکی زۆر خۆشی هەبوو لێم کردەوە گرتم بەدەستمەوە. باشە ئایا ئەمە چی بوو؟ تۆ ئەکرێ خەیاڵە بۆ چەند شتێ بڕوا بەڵام سوور بێ و لە دوورەوە دیار بێ و جوان بێ و لیکەمەوە و بیگرم بەدەستمەوە و بۆنی شیکەم بۆنی خۆش بێ بێت چی بێ بەڕێزان یەکێ لە چاتە بۆم بنووسێ بزانم ئایا ئەمە قورسە بزانی کە چییە؟ دەیەڵا بزانم کێ لە چاتەکە بۆ من نووسێ ئەم شتە چی بوو؟ بەڵێ یەکێک نووسیوێتی سێ و ئەوانی کەش نووسیویانە گۆڵ. باشە بەڵێ احتیمالی هەیە ئەگەر ئاماژەم بە درەخت بکردایە لەوە چە سێ وایە. بەڵام من ئاماژەم بەوە کردوتم بینیم ڕۆشتم لێم کردەوە گرتم بەدەستمەوە بۆنی زۆر خۆش بوو احتیمالی هەردووشان هەیە. بەڵام هەر بەپێی کۆنتێکستەکە دوجار هەر ئەزانیت گوڵ بوو یان سێو بوو. یعنی تۆ یەکەم جار لەوە چێ بەم گومانە دەست پێ بکەی ئەمە چییە گوڵە سێوە دوای ماوەیەک ئەگەر وتم قاپێکم لێگرت یەکسەر ئەزانی سێوە. ئەگەر وتم کردمە ناو پەرداخێکی ئاوتم باوشک نەبێ ئەزانی کەواتە تۆ مێشکت خۆی ئەم بۆشاییانە پڕەکاتەوە تۆ با ئەم کەلیمەیە تازەش بێ عەقڵت بۆیە چێکە یعنی چی. بۆیە یەکێک لە ڕێگا باشەکانی تێگەشتن ئەوەیە تۆ لە ناو ڕستەکانی خۆیانەوە لە ناو دەنگەکانی خۆیانەوە بۆ وشەکە بڕۆی. بەڵام ڕێگای خێرا چییە؟ ڕێگای خێرا ئەوەیە کە ئێمە لە ئاوات ئەکادیمی کردومانە. من هاتووم منهەجێکی زۆر و زەبەن چەندان کۆرس باشە دەیان و سەدان سەعات دەرس وشەیەکم بەجێ نێشتووە ئللا وتومە ئەم ڕستە بیزەبت بە کوردی بێ وام بڵێ ئەم وشە بیزەبت بە کوردی ئابێ ئاوا بۆی تۆ نەگەڕی بۆ قاموس بۆی کات نەکوژی بە خێرایی بچی مەرحەلەکان ببڕیت. بەڵام ئەمەش نەبێ هەر ئەتوانی لە ناو زمانەکەەوە بەڵام ئەوە زۆریە وەکو چۆن کەسێک گەچێتە بەشی ئینگلیزی لە وڵاتێکی تر با بڵێن و قاموس و شتیشی دەست نەکەوتووە ناچار هەر لە ناو خودی قاموسە ئینگلیزی بە ئینگلیزیەکان و لە ناو مەنهەجەکە خۆیان فێر بووە دیارە باش فێرە بێ بەڵام دوایی ناتوانێت ئیشی تەرجومەش بکات چونکە لەوە چێ دوایی ئینگلیزیکی باش فێر بێ کوردیەکەی زۆر خراپە. بەڵام ئێمە ئێستا تەلەبەکانمان لەگەڵ باشبوونی ئینگلیزیەکان کوردیەکان زۆر فەرقی کردووە. یعنی خۆیان ئەڵێن ئەڵێمەوەسەوەن کوردیەکەم ئێستا زۆر فەرقی کردووە. کەواتە ئەم ڕێگایە زۆر خێراترە بەڵام ڕێگاکەی چ ڕێگایەکی قوڵە ئێمە ئەبێ لەسەری بەردەوام بێت. خۆشەویستانم طبعا comprehension ئیتر ئەکرێ listening comprehension بێ یا reading comprehension بێ واتە
تێگەشتن لە خوێندنەوە و تێگەشتن لە بیستن. بەنسبەت بیستنەکانەوە دەرسەکانم بە شێوازێ وتوەتەوە. تۆ یەکەم جار گوێت لە بۆ نمونە گفتوگۆیەک ئەبێت، دوایی هەمووی شەرح کردو بە کوردی، جارێککە گوێت لێ ئەبێتەوە تا بەرەبەرە ڕای یعنی چی. بەنسبەت خوێندنەوە و تێگەشتنەوە زۆر بابەت ئاوا تەرجمە کراوە، بەڵام ئینشاءڵڵا من هەفتەی ئایندە کۆرسێکم دەست پێ ئەکا، کاتێکی زۆرمان بۆ داناوە، نرخێکی کەمیشمان بۆ داناوە لەسەر ریدینگ کۆمپریهێنشن کە حەزەکا بە ئینگلیزی لە ئایندا مطالعە بکات توان ئیسفادە لەوە بکات. ئازیزان شتێکی تر زانینی دەستەواژە زۆر بەکار هاتووەکان. ئێمە زمانێک کە دەستمان کرد بە فێربوونی ئینگلیزی کۆمەڵێ وشەمان لەبەرە کرد لەوە ئەچێ 2 ساڵی کەش نەمبینایەتەوە ئەم وشەیە. مەسەڵەن وشەیەکم لەبەرە کرد ئەم وشە ئیتر نەمەبینیەوە تا ساڵێکی تر. بەڕێزان تو ئەگەر لەم هەفتانەی بینیتەوە لە بیرێکێتەوە، ئەمە خۆ شتێک نییە. یعنی تۆ بڵێ وەڵا من یەکجار بیبیستم ساڵێکی کەژەی زانم. زمان وانە، چکە زمان یەک کەلیمە و 2 کەلیمە نییە، زمان هەزاران وشەیە، کەواتە پێویستەکە شتێ فێربی لەم ماوە بیبیستیتەوە. گرنگترین ڕێگا بۆ فێربوونی ئەمە چی ئازیزە؟ تۆ بی چ وشەیەک زۆر باوە یەکەم جار ئەوە فێربیت. نەچی بۆ نمونە بڵی با بزانم سیارە بە هەموو شتێکی ئەڵێن چی شوشەکەی پێشۆی مەسەلەن دەستکەکەی چیە، ئەمە لە بیرەچێتەوە. قاموس بگری بەدەستەوە و شەلەبەرکەی لە بیر دەچێتەوە. بەڵام گفتوگۆیەکی سادە، کتێبێکی سادەی مناڵان یان مەقالەیەکی بەسیط، هەواڵێکی ئاسایی، ئەمانە پێک هاتوون لە وشانەی کە زۆر دووبارە ئەبنەوە. اینجا یەکێک لە ڕێگا باشەکان چییە؟ تۆ کە کتێبەگە خوێنیتەوە ئەگەر وشەیەکە نەزانی هەوڵ بە عەقڵ بزانی یعنی چی. یەکەم جار یەکسەر پەلاماری قاموس مەیە، چونکە کە تۆ وشەیەک بە تازەیی ئەبینی. ئێستا خەڵکێکی زۆر بۆچی تاقەتی ئینگلیزی نەماوە؟ ئەڵێ مامۆستا منە خوێنمە یەکسەر دنیای وشەی تایە کە لی تێناگەم. گوێ مێرێ ئەم وشەیە لی تێناگەی قەیچێکە، ئەم ڕستەیەش لی تێنەگەی هەر ئەبێت. بۆ نمونە تۆ کتێبێکی کوردیە خوێنیتەوە، جاری وای خەیاڵ ڕۆشتە 2 لاپەڕەش ڕۆشتووی، بەڵام نابێ بڵێ وەڵام من مادەم 2 لاپەڕە تێنەگەشتم نەمزانی باسیکی ترەمە دو کتێب ناخوێنمەوە. چۆن نەگەشتیوە؟ تۆ ئەبێ هەر بەردەوامی. بۆیە کوردیش هەر وایە، جارجار خەیاڵتە ڕایە، جارجار هەر لە دەقەکە تێناگەی، یان ئەسڵن وشتێکی تایە تۆ هەر تێناگەی. ئینگلیزیەکە وشەکان زۆرتر کە تۆ تێناگەی. بەڵام یەکسەر پەلامار مەیە بڵێ وەڵا بزانم وشە یعنی چی. بەردەوام بە. ئەگەر ئەم وشە تۆزێکی کە دووبارە بوویەوە یا لە کتێبێکی کەشە هاتەوە بەردەمە لە محازەرەیەکە دیسان بیستەوە، واتە ئەم وشەیە دووەم و سێم جارێ بوو، اینجا بڕۆ لە قاموس دەریکە یەکسەر مێشکت وەریەگرێت، چونکە پێشتر ناردووتە بۆ ناو مێشکت. خەلەلەکە ئەوەیە تۆ هەر وشەیە یەکەم جار ئەی بە مێشکە بڕۆی لەبەریکی. طبعا ئەگەر ڕێگاکانی یادگە و تەکنیکەکان و ئەوانە بزانی هەر ئەکرێ یەکسەر لەبەری بکەی. بەڵام ئێمە باز لەوە ئەکەین چۆن نزانی ئەم وشە گرنگە. ئەو وشەی زۆر دووبارە ئەبێتەوە لە وشەکانی تر گرنگترە. بۆ نمونە ئازیزان ئێمە لە دبلۆمی وەرگێڕان 5,000 وشەمان ئامادە کردووە. ئەم 5,000 وشە لە ئەمریکا لێکۆڵینەوەی لەسەر کراوە، لەسەر ملیۆنەها پارچەی نووسین، بە هەزاران پارچەی نووسین و دەنگی قسەکردن و دەق و ئەوانە هەمووی هێنراوە. سەیرەکەن ئەم 5,000 تا نزیکی لە ساڵ 90 ئینگلیزی ئەم 5,000 وشەیە. واتە تۆ یەکەم جار ئەم 5,000 وشە بزانی ئیتر یەکسەر ئەکەویتە سەر سکە، ئەتوانی مطالعە بکەی، ئەتوانی شت بخوێنیتەوە، ئەتوانی ئەگەر تەمرینێکی باشکەی بە گوێگرتن ئەتوانی گوێ بگریت و لە محازەرە تێبگەی، تر جارجار شتێکی شتێناگەی بەرەبەرە باشەوی. وەکو چۆن تۆ ئێستا لە زمانێکا کە تەلەبەی 5 ابتیدایی بووی زۆر وشە هەبووە نەتزانیوە، ئەی ئێستا ئەیزانی، ئەی لە کام قاموس دەرهێنا لە هیچ قاموسێک، ئەی چۆن فێر بووی ڕۆژانە. جا ئازیزان ئێمە ئینشاءڵڵا ئیشێکی جددیمان لەسەر ئەوە کردووە، لە ئایندەیەکی نزیکشان ڕایەگەیەنین بە نیزامێکی زۆر تازە ئەم وشانە بە کەسەکە لەبەرەکەین. واتە تۆ بە سەماعەکەیتە گوێت وشەکانە پێ لەبەرەکان لە ماوەیەکی کەما، ئیتر تۆ ڕزگارتە بێت، ئیتر تۆ یەکسەر ئەتوانی دوای ئەوە بکەویتە ئەوەی کە ئەگەر مەقالێ شتێکی پێویست بوو معلوماتێکی ویست بە ئینگلیزی سێرچکەی بخوێنیتەوە. لەوێ جارجارە وشەی تایبەت یەنە بەرچاوت، ئەو کاتە تۆ
ئەتوانی بچی مطالعە بکەین و بچی تەماشای قاموسکەی بچی بزانی یعنی چی و بەرەبەرە وشەکان زۆرکەی چونکە 5,000 وشە زۆر نییە بەڵام ئەگەر ئەو 5,000 وشەی کە زۆر دووبارە بووەتەوە لەبەریکەی لەوە باشترە لە خۆتەوە بڕی 10,000 کەلیمە لەبەرکەی چونکە لەوەجێ 10,000 کەلیمە لەبەرکەی ئەم کەلیمە گرنگانین کەمتر تیاوێ واتە common words ئەو شانەی کە زۆر بەکار هاتوو ئازیزان ئێستا وشەمان هەیە لە زۆربەی دێڕەکانی زمانی ئینگلیزیا هەیە کەواتە یەکەم جارە بێ وشەیە فێر بیت وشەمان هەیە لەوە چە 10 کتێب بخوێنیتەوە 15 کتێب بخوێنیتەوە بەرچاو نەکرد کەواتە وشە زۆر گرنگ نییە پاشان اختصاسەکەی خۆت بۆ نمونە کەسێکە مهندسە تۆ کەی ئینگلیزیەکەت باشەکەی وەرە لە بوارەکەی خۆت ماوەیەک گوێ بگرە ماوەی بخوێنەرەوە بۆ ئەوەی لە بوارەکەی خۆت کۆمەڵی وشە هەن لەوێش زۆر دووبارە ئەبنەوە ئەو وشانەش بزانە کەواتە وشە عامەکان ئەزانیت وشەکانی اختصاسەکەی خۆشە ئەزانی ئیشەکەت بۆ ئاسانە بێت